هاوڵاتیان بەبێ گوێدانە ئەو کێشە و قەیرانانەی بەڕۆکی گرتوون لەگەڵ وتنی ئەڵڵاه ئەکبەر لە مزگەوتەکان جەژنی ڕەمەزانیان پیرۆز کرد. بە بەشداری هەزاران نوێژخوێن لە مزگەوتەکانی هەرێمی کوردستان و دوای ئەنجامدانی نوێژی جەژن هاوڵاتیان پیرۆزبایی هاتنی جەژنی ڕەمەزان لە تەواوی مسلمانانی جیهان دەکەن. مامۆستایانی ئاینی سەرڕای باسکردن لە قەیرانەکانی هەرێمی کوردستان جەخت لەوە دەکەنەوە کە خەڵکی خێرخواز و ڕێکخراوە خێرخوازەکانیان هێشتووە ئەم قەیرانە کاریگەری زۆری لەسەر خەڵکانی هەژار هەبێت. پێشەکی جەژنە پیرۆزە لە مسلمانانی کوردستان و تەوای مسلمانانی جیهان دەکەم. جا بۆ خۆی جەژن جگە لەوەی کە هۆکاری دڵخۆشیە بۆ مسلمانان معنای زۆر زۆر گەورە و گرنگی تێدایە لە تەبایی لە خۆشەویستی لە برایەتی لە کەسایەتی نێوان مسلمانان لە وەلانانی کێشە و نەهامەتی و ناڕەحەتیەکان. دیارە قەیرانی دارایی بەشی خۆی کاریگەری هەیە، بەڵام سوپاس بۆ خوای گەورە بەڕاستی ئەو هەڵمەتەی کە مامۆستایانی ئاینی کردیان و دەستگا ڕێکخراوە خێرخوازیەکان کردیان بەڕاستی زۆر زۆر جێگای دڵخۆشیە. سوپاس بۆ خوای گەورە دەتوانم بڵێم لەگەڵ ئەوەدا کە قەیران بوو بەڵام هاوکاریکردنی خەڵکی فەقیر و هەژار، بەڵام ئەو کارە هاوکارانەی کە لە هەموو بوارەکاندا کراوە ئەوەی من تێبینیم کە دۆ قەنەعەتم وایە کە ئەم ساڵ زۆر لە ساڵان زیاتر بووە. ئەنی سەرڕایبوونی ئەو قەیرانە ئەو ناڕەحەتیانە، بەڵام سوپاس بەخوا خەڵک ئەهلی خێرە و ئەهلی چاکێ، سوپاس بەخوای پەروەردگار. نوێش خوێنان سەرڕای ئەوەی باز لە کاریگەری پەتای کۆرۆنا و قەیرانەکان دەکەن کە جیاواز لە ساڵانی ڕابردوو کاریگەری لەسەر هەموو کایەکانی ژیان دروست کردووە. لە ڕێگەی پەیامەوە دوعای خێر بۆ برا مسلمانەکانیان لە فەڵەستین و مزگەوتی ئەقسا دەکەن کە بەدەست قەوارەی جوولەکەوە ئازار دەدرێن. جەژنی ڕەمەزان یەکێکە لە دروشمە تایبەتەکانی ئینسانی مسلمان. دوای ئەوەی مانگێکی تەواو بە ڕۆژوو ئەبێت و شەو نوێژ و تەراویح و مانەوەی مزگەوتی هەیە، ڕۆژێکی خۆشی بە دوای ئەو سێ ڕۆژە کاملای ئەو سێ ڕۆژ تەواوێت ئەبێتە هۆی دڵخۆشکاری بۆ خۆی و بۆ خانەوادە ئینشاءڵڵا. پێش هەموو شتێک مادام ئیستیقامەمان هەبوو مانگێکی کامل لەسەر ئەم نوێژ و ڕۆژوانە بەردەوام بوونە لەسەری ئەوە زۆر مهمە. دواتریش خۆڕاگری مسلمانان بەرامبەر بەم وەزع ناڕەحەتێک هەیە لە هەرایە. ئەم جەژنە تۆزێک گەرم و گوڕیەکەی کەمتر بوو بە بۆنەی ئەم وەزع و کۆرۆناوە، تۆزە لەناو خەڵکە سارد و سڕیەکە بوو بۆنی تەوقەوە و شتانە نەبوو. ئیشەڵڵا ئەم ڤایرۆسەش کۆتایی پێکە و ئێمە وەکو ئەجماعی مسلمانان دوعای خێر بۆ هەموو مسلمانانی جیهانەکەین، بە تایبەتی جەماعەتی کەرتی غەزە. بەڕاستی لەم کاتەیە زوڵمێکی زۆریان لێکرێ لەم کۆتایی ڕەمەزانە لەم بەرە جەژنانە. ئێمە وەکو مسلمانان دوعای خێریان بۆ ئەوکەین، خوای گەورە نەسر و سەرکەوتنیان پێ بە و پشتی زاڵمان بشکێنی ئیشەڵڵا بە پشتیوانی خوا. جیاواز لە سەرجەم ئاینەکانی دیکە لە جیهاندا ئاینی پیرۆزی ئیسلام ساڵانە دوای تەواوبوونی مانگی ڕەمەزانی پیرۆز جەژنی ڕەمەزان و دوای بەجێگەیاندنی فەریزەی حەجیش مەراسیم بۆ جەژنی قوربان ئەنجام دەدەن و دوای پیرۆزباییەکانیشیان داوای گردن ئازادی لە یەکتری دەکەن. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلەیمانی.